ئێرە سەیرانگای دوکانە. ئەو شوێنەی لە نەورۆزانی ساڵی ڕابردوو جمەی دەهات لە گەشتیار و سەیرانکەران. ئەوەش سەیرانگای قەراخە لە یەکەم ڕۆژی نەورۆزدا کە هیچ کەسێک لێرەش نابیندرێت. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەموو هادوچۆیەکی پاخستووە و هاوڵاتیان لە ماڵەکانیاندا ماونەتەوە. ئەو وێنانەشی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکرایەوە کە گوایە سەیرانگەکانی سنووری پارێزگای سلێمانین دوور بوون لە ڕاستیەوە و وێنەی ساڵانی ڕابردوو بوون. بڕیاری قەدەغەی هاتوچۆ لە پارێزگای سلێمانی بەباشی دەچێت بەڕێوە و هاوڵاتیانیش باندازێکی باش پابەندی ڕێنماییەکانن. ئەوانەشی پابەند نابن سزای قورسی مادی دەدرێن. ئێمە لە بازگەکان مەفرەزەکانی هاتوچۆ و لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی ڕێکاری ئاساییان گرتوتە بەرامبەر بۆ کەسانی کە مەبەستیان بوو بێت قەدەغەکردنی هاتوچۆ بشێن. هەمان کاتیشە لە ناو شەقامەکانی ناو شار لە بازرگەی مەلیک مەحموود لە شەقامی لە سالم لە تاوای شەقامەکانی شاری سلێمانی مەفرەزەی هاوبەش کە پێکات بێت لە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی ڕێکاری ئاسایی لەگەڵ کەسانەی ئاگیراوەتە بەر کە قەدەغەکردنی هاتوچۆیان کردووە. زۆربەی ئەوانەی هاتوچۆ دەکەن لە نێوان شارەکان ئەو کەسانن کە ڕێگە پێدانیان بۆ کراوە بۆ دوکان و مارکێتەکان یاخود لە تیمەکانی تەندروستین. بەدەر لەوە هیچ خەبەرێک لە سەیران و گەشت بەدی نەکرا. ئەو بڕیارەشی کە لە دوای 12 شەوە هاتوچۆ بۆ هێندێک حاڵەتی پێویستە بوو پێدەچێت تونتر بکرێتەوە یاخود بە تەواوی هەڵبوەشێتەوە چونکە خەڵکێکی زۆر ئەو دەرفەتەیان قۆست بوویەوە. خۆی ئەو ڕێنمایی وەزارەتی ناوخۆ پارێزگای سلێمانی کە هاتوچۆکردن لە دوای 12 شەو بۆ 6 کاتژمێر بۆ کارئاسانی بوو بۆ هەندێک هاوڵاتی کە کاری زۆر گرنگ و پێویستیان هەبوو بێ بۆی لەو کاتەیە کارەکانی خۆیان بکەن و ڕێنمایەکەش ڕوون بوو تەنها یەک کەس لە ناو ئۆتۆمبیلێکە چونکە ئەگەر ژمارەیەک زۆر کەس سەرنشینە ناو ئۆتۆمبیلێکە دابنیشێ دەبێتە هۆی بڵاوبوونەوە تەشەنەکردنی ڤایرۆسەکە. ڕێنمایەکە بوو ئەو کەسانە بوو بۆ کارئاسانی بوو بۆەوەی کە کاری گرنگ گیان هەبێ بە یەک کەس لە ناو ئۆتۆمبیلێکاوێ. بەڵام بەداخەوە توانین بڵێن بەشێک لە هاوڵاتیان ئەم ڕێنماییان وەکو خۆی جێبەجێ نەکرد. هەرچەندە قەدەغەکردنی هاتوچۆ زیانی زۆری بەرکەتی گەشتیاری گەیاندووە بەڵام لەبەر سەلامەتی هاوڵاتیان بڕیارەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان چەسپێنراوە تا 24 ئاداریش کاری پێدەکرێت. دیاریش نییە حکومەتی هەرێم جارێکی دیکە بڕیارەکە درێژ دەکاتەوە یاخود نا چونکە حاڵەتەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیارەکە یەکلایی دەکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.